قوتابیان لازمونەکانیان زیاتر لە هێڵی ئینتەرنێت بەدوور بکەونەوە و دایک و بابان دایک و باوکان پشتگیری قوتابیەکانیان بکەن مناڵەکانیان بکەن کە هیوای سەرکەوتنیان بۆ بخوازن و هانیان بدەن بۆ ئەوەی بە جوانترین شێوە وانەکانیان بخوێنن بۆ ئەوەی لە ئەزمونەکانیان باشترین نمرە بەدەست بێنن. ئاشوە ڕوو لە دایک بۆەوە گەلێک مهمە بێت چاودێریەکە گەلێک بۆ زار و گەسپا هەبێت جاوێکی خواندنی بۆنە دابێن بکەتن دەرنەک هەبن مێهوانی ئاو شێن بێ فەدری بشێکیکێن بکەن حتا ئەزمونێت وانە خلاص بن شنیشن هەر شتێکی هەبژی بکەن بۆ عیالە خوب چنەش دەربە مێهوانیەک بێت هەر شتێکی هەبێت. کۆمەلگای خۆمان بەرەوە پێش بەرین کۆمەلگای وڵاتانی تر پێش تەنها بە زانستە هۆی دواکەوتنی کورد تا ئێستا مایتەوە زانستە. ئێستا دەفەت ڕۆخساوە بە هەموو چینی هەژاو لێ کۆمەڵ زانکۆمان زۆرە بخوێنن گرنگی بە زانست بدەن.